هەنگاوەکانی پێکهێنانی حکومەتی داهاتووی عێراق دەستی پێکردووە، بەڵام تا ئێستا ڕوون نییە کورد چۆن بەشداری تێدا دەکات. ئێستاش داوا دەکرێت کە کورد بۆ وەرگرتنی ئێسحقاقی خۆی لە حکومەتی داهاتووی عێراقدا یەکریز و یەکگرتوو بێت، بە پێچەوانەوە ماف و دەستکەوت و پۆستەکان لەدەست دەدات. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانش دەڵێت گرنگ نییە لە عێراق چی پۆستێک وەردەگیرێت، ئەوەی گرنگە کە کورد بە یەکگرتووی ئەو پۆستانە وەربگرێت، چونکە هێزی کورد لە بەغدا لە یەک ریزیدایە. پۆستیش بەدەستبێنی بە یەکتی مەگە پۆستیش کەمتر بێ بەهێزتری ئەگەر هەر لایەنەوە بۆ خۆی هەوڵداتن، ئەگەر وەزارەتی بۆ نمونە زیاتریش وەربگرین بەڵام هەر بەهێزە بین، ئەو کاریگەریەمان نابێ وە کۆی هەموو لایەنە سیاسیەکان وەکو نوێنەری پێکهاتەی خەڵکی کوردستان بەشداری بکەن لە حکوومەتی ئایندا. هەرسەبارەت بە چۆنەتی بەشداریکردنی کورد لە حکومەتی داهاتووی عێراق، بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی کوردستانش دەڵێت گرنگە کورد لە بەغدا پێداگیری لە وەرگرتنی پۆستە سیادی و باڵەکان بکات، بەڵام دەبێت بە یەکریزی و یەکدەنگی ئەو پۆستانە وەربگیرێت، بە پێچەوانەوە کاردانەوەی خراپی دەبێت لەسەر ئێسحقاقی کورد لە بەغدا. زۆر گرنگە کە پێداگیری لەسەر بەدەستهێنانی پۆستە سیادیەکان بکەن، بە نمونە وەکو پۆستی بڵێن وەزیری خارجی یا وەزیری ناوخۆ بەرگری و دارایی، ئەوانە زۆر گرنگن بۆ کورد، و جێگری سەرۆک وەزیران و پەرلەمان و ئەوانەش گرنگن. و هەروەها شتێکی تر هەیە کە زۆر جا ئیهمال دەکرێت، ئەویش ئەوەیە حکوومەتەکە تەحتیبی شۆڕ ببتە خوارەوە کورد کاتێک کە ئەو پۆستانە بەدەست دێنێ لە دەستە و هەیئەتەکان و لە وەزارەتەکانیش مدیرعامەکانیش بەدەست بێنێ. وەک چاودێرانی سیاسی دەڵێن لە دوای ساڵی 2023 تا ئێستا بۆ پێکهێنانی حکومەتەیەک لە دوایەکانی عێراق نێوماڵی کورد ناتەبا و ناوەڕێک نەبووە وەکو ئێستا، کە ئەمەش کاریگەری خراپی دەبێت لەسەر وەرگرتنی سەقاقی گەلی کورد لە بەغدا و وەرگرتنی ئەو پۆستانەی کە مافی خۆیەتی بە جۆرەی دەستور لە عێراقدا وەری بگرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.